بەهار وەرزی گەشت و سەیران و جوانی سروشت لە سەرەتای ئەم وەرزەدا هاوڵاتیان بۆ گەشت و سەیران ڕوو لە دەشت و دەردەکەن بۆ بەسەربردنی کاتەکانیان. بەڵام هاوینە هەواری حەسەنبەگ لە ناوچەی برادۆستی سنووری قەزای سۆران سەرنجی گەشتیارانی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بۆ لای خۆی ڕادەچێشێت بۆ بینینی کۆتا دیمەنەکانی بەفر. ئێمە لە کەرکووکەوە هاتوینە بۆ ئەم گەشت و گوزارە خۆشە لە کەرکووک بەفر و شتیوان نییە لەبەر خۆشی گەست گوزاری ئێرە هاتوینە بۆ ئێرە بۆ سەیرانێکی خۆش بەرینە سەر بەبوونی نەورۆزەوە. وڵای تقریبا ئێرە ئاخیرێت ئێمەش بۆی ئاخیرجارە حەزمان کردو بین بۆ ناو ئەم بەفر و گوشار لەگەڵ عایلەکانمانە. شوێنێکی خۆشە و هیوادارین حکوومەتی هەرێمیش ئیحتیمام بەم شوێنانە بدا بۆی گەشت و گوزارەکە خۆشتر بێ، خەڵک زیاتر ئیحتیمامی پێ بدە. حکوومەتی هیوادارین زیاتر ئەم زادەوبانانە خۆشکە، ڕێگەکان تۆزە زۆر ناخۆشە، هیوادارین گەشت و گوزار تۆزێ ئیحتیمام بەم شوێنانە بدەن تۆزێ خۆش بێ. حەسەنبەگ ئەو هاوینە هەوارەی لە 3 وەرزی ساڵدا بەفر تیایدا دەمێنێتەوە و دیمەنێکی جوان و ئاو و هەوایەکی سازگاری هەیە. بەڕاستی ئەمن بەخۆم ئەگەر باسی خۆم کەم دانیشتووی هەولێرم، هەرچەندە بە سەفەرێکی خێزانی هاتینە ئەو منتخەی ئەو شوێنی سۆران قەزای سۆران، بەڵام شتەکە ئەو منتیقەیە بەڕاستی ئەو چیا و چۆل و بەفر و گەشت و گوزارەیە وای لێ کردم سەرنجی وا ڕاکێشان سەفەرێکی خێزانی بکەن لە ئەو منتیقەیە لەگەر ئەو برا بە ڕێزانە هەمیان خزم و کەس و کاری یەکترین. تەماشای ئەو بەفرە دەکەم ئێستا ئەگەر خەڵکەکە ببینن هەر هەموو دنیای عالەم حەز و ئارزوەکانیان وابی ئەگەر یەک قەترە بەفر ببارێن بەڕاستی ناتوانن، یانی وا پێویست دەکا ئەو خەڵکە هەموو شکرانەی خوای بکە. ئەنی قەنەعەتەکەی من وایە ئەگەر هەردەقەی جارێک سوزدە لۆ خوای گەورە ببا هەرکەمە، لەبەر ئەوەی تەماشای ئەو مەنزەرە جوانە بکە، تەماشای ئەو چیا و چۆلە دەکەی ئەو ڕووبار و ئەو ئاوە. لە هەولێرەوە هاتوین بە بۆنەی بەفربارینێکی زۆرەوە لە چیایەکان کە زۆرمان حەز کرد سەردانی ئەو شوێنە بکەین بەهۆی بەفر و ئاو کەش و هەوایەکەی و چونکە خۆ دەزانی جەنجاڵی ناو شارەکان یعنی کەش و هەوایەکی پیسی هەیە، مرۆڤیش تا ڕادێک دەبێ ینی جێی خۆی بگۆڕێ ساڵانە. ئێمەش هەر بەبوونی ئەوە هاتوینە ئێرە. لە سەرەتای پاییزەوە بەفر هاوینە هەواری حەسەنبەگ سپی پۆش دەکات و لە دەستپێکی بەهاریشدا جارێکتر دەبێتەوە میوانی هەوارگەکە و لەگەڵ توانەوەی هەر دڵۆپێکیش ئومێدی دەرکەوتنی خونچەی گوڵێک لە ناوچەکە سەر هەڵدەدات. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، هاوینە هەواری حەسەنبەگ.